ئازیزانی کورسانی و سلااوتان لێبێت جەژنی ڕەمەزانتان پیرۆست بە هیوای جەژنێکی پڕ خۆشی و شادی و کامەرانی بۆ هەموو ماڵێک جەژنێک پڕ بەرەکەت بۆ گیرفانی هەمووان بۆ سەر سفرە و خوانی هەمووان. ئێمە لە شەوانی جەژنی ڕەمەزان بەرنمەیەکی تایبەت بە جەژنمان بۆ ئامادە کردوون کاویش بەرنامەی گەنجینەیە لەگەڵ هاوکارم ڕەنج شەوانی جەژنی ڕەمەزان لەگەڵتان دەبین لە بەرنامەی گەنجینە باسەرەتا بچمە لای ڕەنج پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ جەژن سپاس جەژن لە بینەرانی پیرۆز بێت خۆشحاڵین کە لەم جەژنەیە لەگەڵ ئەوان نابین هیوادارین میوانێکی ڕۆحسوک بین بۆ ئەوان بۆی کەفتوانی لە ڕێگەم بەرنمەیەوە ئەوەی کە لەگەڵ میوانەکانمانە هەیە باسی بکەین باس و خواست بکەین چکە بەرنمەیەکە کە ئەمانەیە جیاواز لە بەرنمەکانی تر بێ بۆی کە گفتوگۆکانمان لەگەڵ ئەو کەسانەیە کە کەسانێکی بە ئەزمونن لە بواری سیاسیە و هەروەها کەسانێکیش کە بڵین لە تەمەنا گەنجترن لەوان دوو کەسایەتیمان هەیە لە زۆر باشەکەواتە گەنجینە کە ئێمە تایبەتمان کردووە بە شەوانی جەژنی ڕەمەزان کەسایەتێکمان هەیە کە ساڵانێکی تەمەنی گەنجی و لاوی خۆی دوور لە خێزان دوور لە ماڵ و منداڵی تەرخان کردووە بۆ نیشتیمانەکەی بۆ ئازادی نیشتیمانەکەی بۆ ئەو سربەخۆیی کە ئێستا ئێمە بتوانین بە سربەخۆیی لە وڵاتی خۆمان لە ناو ماڵ و منداڵی خۆماندا بژین و لەگەڵ ئەوەش دامیوانێکی ترمان هەیە کەسایەتێکی ترە کەسایەتێکی گەنجە ئەو لە ئێستادا تەمەنی خۆی تەرخان کردووە بۆ کیانی سیاسی بۆ خزمەتکردنی خەڵک جا ئێمە ئەمانەوێ ئەم دوو کەسایەتێ بە پێکەوە تێکەڵ بکەین بزانین ئەوانەی کە پێشتر خزمەتیان بە خاک و وڵات کردووە و لە مەجالە سیاسەکەیە کاریان کردووە تا چەند ئەمانە گەنجینەیەکن بۆ ئەو گەنجانی ئێستا بۆ ئەو گەنجانی کە ئێستا دێنە مەجالە سیاسیەکەەوە و دەیانەوێ خزمەت بکەن جا هەمووان پێکەوە بە هیوای ئەوەی کە بتوانین بەرنامەیەکی بەسوود و باشیش پێشکەش بە بینەرەکانمان بکەین بۆ یەکەم بەرنامە شەی بەرنامەکەمان بەڵێ بەرنامە بە خۆشحاڵیەوە دوو میوانمان لەگەڵا بێ بەڵام ئێستا لەگەڵ یەکەم میوان گفتوگۆ ئەەکەین ئەوش بەڕێز ڕەفعات عەبدوڵڵایە کە ئەندامی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستانە زۆر بە خۆشحاڵیەوە کاک ڕەفعات سپاس دەکەین بۆی کە میواندارێکت قبوڵ کردین سپاس بۆی کە لەگەڵمانە لەم بەرنامەیە ئامادەی و هیوادارین جەنابتان کەسایەتیشی ناسراون لەناو کای سیاسی هەرێمی کوردستان و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیشە کاک ڕەفعات ڕاستە لەوانەیە زۆر لە میدیاگانە دەرنەکەوێت بەڵام کار و چالاکی و ئەوانەی کە لە ناو حیزبایکا زیاتر لەوێ بەرجەستەی کارەکەی کردووە و توانیوێتی جێدەستی خۆی داربێ زۆر سپاس دەکەین جەژنت پیرۆز بێ جەژنێوەش پیرۆز بێ لە خۆشی یابن لەگەڵ جەژن و مناسبەکانە بینت چۆنە کاک ڕەفعات بام یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەڵام سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو میلەتەکەمانەکەم لە هەر کوێ هەن لە کەسوکاری شەهیدان کەسوکاری ئەنفال کراوەکان پێشمەرگە قارەمانەکان شەهیدە زیندووەکان هیوام ئەوەیە ژیانیان باش بێتن خۆش گوزەران بن من لەگەڵ جەژنا لە مناڵەوە تووشی حاڵەتێک هاتووم ئەتوانم بڵێم حاڵەتێکی نەفسیە تا ئێستاش بەردەوامە لەگەڵم من نەمتوانیوە جەژنە بکەم ینی ماڵمان هەمویان هەموو بڵێن دایکم ئیتر خواردنی جەژن ئەوانەی کردووە من هەڵنەساوم لەگەڵیان نان بخۆم ئەوانە تووشی حاڵەتێک هاتم لە مناڵی ئیتر وای لێم کرد من دوور کۆمەوە لەو مناسەبات بەتایبەتی جەژن ئەوانە دوایەوەی ناخوراوە ئەوانە هەموو دەرچوونە ئیتر هەر لە مناڵێەوە خۆگۆڕین و ئەوانە هەبوو من ئەو شتانم نەکردووە هەر لە مناڵە نانی جەژنە نەخواردووە بە ناوی نانی جەژن بە ناوی نانی جەژنانم خۆ ئێستاش نایخۆ تا ئێستاش نایخۆ ئەتوانین پرسیارکەین لەسەر هۆکارەکە یاخود ئەمە شتێکی تایبەتە بە خۆت نەوەڵا زۆر بڵێن تایبەت نییە بن تەمەنم 4 ساڵان بوو باوکم شەهید کرا ئیتر وەک خەو بە بیرم دێت چوومە سەر جەنازەکەی دایکمە گریاوانە کە بینیم ئیتر هەموو شتێکم لە پێرچاو این بوو هەموو شتێکم لە پێرچاو کەوت تر لەو ڕۆژەوە بیرکردنەوەم و چۆنەڵێ ستایلی ژیانی خۆم هەمووی گۆڕی بە تجاهێتیکەوە پێکەڵای زۆر شت نەبوومە بۆیە لە مناسبەتەوە ئەوە هەر لە مناڵیەوە کە باست کرد ئەوە لەگەڵ جەژنا ئەو نێوانە تێک چووە بابچینە مەجالە سیاسیەکە و تێکەڵبوونت بە کاری سیاسی و هەر لە تەمەنی گەنجیەوە کە تۆ چوویتەتە ناو سیاست و
خزمەتت کردووە ئەمە چۆن بوو ئەم هەنگاوە چۆن بوو چۆن کاک ڕەفعەت چووە ناو کیانی سیاسیەوە؟ بەڵێ من لە سەرەتاوە یعنی ئەوەی کە دەستم پێکرد لێرە لە کەرکووک ئێمە بە تایبەتی دوای ئاژ بەتاڵ لێرە گەنجی کەرکووک بە عام ئتیجاهە دیکەی هەبوو ئەو لەولا ئاژ بەتاڵ کرابوو کەوتبووی نەخوێندەوەی هەندێک کتابی مارکسی و شتراکیەت و ئەوانە یعنی حرەکەیەکی لەو بابەتانە دروست بوو من خۆم نەمەزانی جوولانەوەی شتی وایە بەڵامە چوین لە مەکتەبەکان کتابمانە کڕی ئەو کتابانەمانە کڕی کتابی مارکسیەت و ئیترلینین و ئەواناویش هەمووی قەدەغە بوو ئیتر هەندێک کە بوو چۆنەڵێ بەدزێەوە ئەی فرۆشت شتی لەو بابەتانە ئەوانەمانە کڕی تا چوومە جامیعە کە چوومە جامیعە لە جامعی مووسڵ بووم لە کولیە زراعە لەوێ تێکەڵ هەندێک برادەر بووم هەر لە سەرەتاوە لە ساڵی یەکەمەوە ئیتر کۆمەڵێک گەنجی چۆنەڵێ دڵسۆز و ئەوانە بوو پێکەوە دانیشتین قسەمانە کرد لەسەر ئەم مۆزوعە حەلەقەیەکمان دروست کرد بەو ناوەی کە گروپێکین پێشکەوت و خواست بیر و باوەڕمان مارکسیەتەوە ئەوانە دوای من هەر لەگەڵیان بووم نەمزانی ئەوانش پەیوەندیان هەیە بە کۆمەڵی ڕزدەرانەوە دوای ئیتر ئەو برادە لە خۆی بۆم لە ئاشکرا کرد و تێمە شتێکی لەو بابەتانە هەیە دەی لەگەڵماتم ئاواتم ئەوەیە بێم لەگەڵتان ئیتر ئەلێەوە دەستمان پێکرد لە زانکۆ ساڵی کاگرەفات بێگومان هەموو کەسێک لە قۆناغی کە لە قۆناغی مناڵیایە یا لە قۆناغی کایەکە ئێشتا تەمەنی هەڵ نەکشاوە کۆمەڵێک تێڕوانینی هەیە بۆ شتەکان بە شێوازێک لی ئەڕوانێ یعنی تۆ لەو تەمەنی کە ئەزمموی کاری سیاسیت کرد لەو کاتەیە تێڕوانینەکانت چۆن بوو دوای ئەوە هیچ کاتێک ئەو تێڕوانینە گۆڕانکاری بەسەرا هاتووە مەسەن تۆ ڕویا بۆ شتێک بینین بۆ شتێک بە جۆرێک بۆ بەڵام دوایی بە جۆرێکی تر لێو ڕوانیەوە هیچ کاتێک ئەو گۆڕانکاریە لە ڕویای تۆیان ڕوویاوە زانی ئێمە کە ئەو کاتە کە گەنج بوون یەک ڕێکمان هەبوو لە لەوەی کە ئێمە تەخەڕوجکەین یەکسەر بڕۆن ببینە پێشمەرگە پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە بکەین بیر و باوەڕەکانمان زۆرین بوو بیر و باوەڕێکی کوردستانی بوو دانیشتین مناقەشەی و مەوزوعانەمان کرد کە چوین بووینە پێشمەرگە ئەتوانم بڵێم ئەو کاتە ئەندێ بیر و باوەڕ هەبوو لە مێشکنا بیر و باوەڕەکان گۆڕا بە شێوەیە دیکە گۆڕانەکە چۆن بوو یعنی ئێمە ئەو کاتەی تو حتمما کە لە زانکۆ بوو مەوزوعەکان شتێ دیکەیە ژیانێکی کۆمەڵاتی ناوشارە بەڵێ ژیانێکی تاریژین نەکرد کۆڵ ژیانێکی تایبەتشە لە ناو زانکۆ ئەوانە ترس و ئیترگرتن و نامچی ئەو شتانە ئینسان تۆزێک حساسە و ژیانەکە پێاتێ ئەپەڕێ بەڵام کە چوین بووینە پێشمەرگە لە پێشمەرگایەتی من زۆر ڕئیم گۆڕا لەسەر کۆمەڵێک شت کە پێشتر ئێمە ئەمان کرد بە نمونە وەکو چی کاکرەفات زانی بیر و باوەڕێمە ئەو کاتە وەکوتم کوردستانی بوو دوای چوینە کە بووینە پێشمەرگە سیرمان کرد بیر و باوەڕی دیکە هەیە لە ناو هێزی پێشمەرگە یعنی بۆ نمونەش ئەو کاتی ئێمە چون شەڕی براکوژی هەبوو ساڵی 1992 تەخەڕوجم کرد بۆ 2 ڕۆژ دوای من یەکسەر ڕۆیشتم لەگەڵ 2-3 برادەر دیکە سیرمان کرد کۆمەڵێک هێزی دیکە هەیە ئەو هێزانە هەمووی بیر و باوەڕی دیکەیان هەیە شەڕی ناوخۆیە یعنی وەزعەکە بە شێوەیە دیکە بوو ئیتر ئەوەنەی دیکە چۆنەڵێ بە شێوەیەک ئێمەی والی ئەکرد دەبێت بیر بکەینەوە شتێ تازەمان پێ بێ بە تایبەتی ئەمە خەریجی کولیە بوون ڕۆیشت بووین و ئیتر لە ناوەندی کۆمەڵە بووین نەعتیبارێکیان بۆمان ناو دانیشتی لەگەڵیان و ئەوانە ڕێی خۆمانەوە لەسەر ئەم مۆزە چی بکەین و چی نەکەین و ئەوانە من هەستم کردەوەی پێشتر بیرم لێ کردوێتەوە لێرەوە وازی لێ بێنم دەبێت ژیانێکی تازەم هەبێ بیگونجێنم لەگەڵ ئەم وەزعی کە ئیستا هەیە لە ناو هێزی پێشمەرگە ئەوانە کاکرەفات ئەو گۆڕینی ڕوئیایە کاریگەری نەبوو لەسەر ئەوەی کە سارد بکاتەوە لەو هەدەفەی کە تۆ بۆی ڕۆشتی نا بەعکسەوە بەڵکو بەهێزترمی کرد چونکە ئێمە خاوەن بیر و باوەڕ بووین کە چوینە ئەیەنانە تو بیر و باوەڕەکەت بزانی کەوتۆتە چۆنەرە خەتەرەوە یاخود کەوتۆتە ئەوەی کە بیری لێ بکەنەوە کە و بیر و باوەڕنێن حتمما تو دیفاعی لەکەیت چونکە قەنەعەتت وایە مەبدەئەکەت وایە لەبەرەوە ئەوەی دیکە مصر بووین لەسەرەوە بۆیە من لەوەی دارم نەکرد لە ناوەندی کۆمەڵە لەگەڵ ئەو برادرانی ڕۆیشتوین یەکسەر هاتینە خوارەوە
بۆ تیپی 21 کرد. هیچ کاتێ بەسەرەوەنێ هەمومان لە ژیانی کۆمەڵایەتی خۆمانە کاتێک کە ئەمانەی هەنگاوێ بنین کە سوکارمان دایک و باوکمان ئەوانی لە دەوروبەرمانن زۆر جار پێمانەڵێ مەسەلەن ئەو شتە مەکە ئەم شتەیان بکە ئەم ڕێگەیان هەڵبژێرە کاک ڕەفعەت کەویستی بێتە دەرەوە پێیان وت ینی بورە کاک بەکار نانم لێرە بەس پێیان وت ڕەفعەت شتێکی وامەکە و هەنگاوە هەڵمەبژێرە ئەم هەنگاویان هەڵبژێرە. من حتمما دایکم ئێمە بەخێو کردبوو یعنی زۆر بە چۆنەڵێ بە ناخۆشی ئێمە بەخێو کردووە خەیاتێک کردو ئەوانە دائیمەن مصر بوو لەسەر بە تایبەتی لەسەر من زۆر ئیسرارێک کرد تێکەڵ خەڵک نەبم ئەوە نەبم بۆ ئەوەی تووشی شتێک نێم و ئەوانە بەڵام ئەیزانی شتێکی وا لە مێشکما هەیە دائیمەن مەسەلەن کتاب مەخوێندەوەی ئەم کتابانە چییە یان ئەو کاتە کاسێت هەبوو لێمەدا ئەویت ئەمانە تو نابێ ئەمانە بکەیتەوەوانە بەڵام ئەیزانی حاڵەتێک هەیە ئاخر جار هێشتا من بڵێن امتحاناتی آخر امتحانات بوو کۆرسی ئەخیر بوو امتحانمانە بوو تم دایم نەڕۆم تی بۆ چۆ ڕۆیتمە ئەمە پێشمەرگە نەڕۆیتەوەوانە ئەو ڕۆژەی کە دەرچووم ئەو ڕۆژەی کە دەرچووم وتم دایە خواردن بکە نیۆڕۆ میوانمان دێ وتی چێ دێ وتمەڵا برادێک بێ نای مەلاخدر ئەمجا زۆر ڕەفیق بووین پێکەوە هەر لە جامیان ئەو هەر بوو بۆ پێشمەرگە ڕۆیشت بوو چونکە دوو مەرحەلەی من پێشم بوو وتم ئەو دێ خواردن بکەی وانە ئیتر ئەو بۆ نیۆڕۆ خواردنی کرد من ڕۆیشتم تا 6 مانگ نەمبینیەوە دایکم نەبینیەوە دوایی ئیتر کە بینمەوە وتی کوڕم خواردنەکەشی ستە شەرماوە زۆرنی نەیڕەفات ئەوەی کە لە مێشکی کاک ڕەفعەتا بوو ئەوەی کە دەیویست ینی زوو زانکۆ تەواوکە و بچێتە شاخ و ئەوەی کە دەیەوێ بیکە کاریگەری هیچ سەرکردەیەکی سیاسی ئەو کاتی بەسەرەوە بوو یان ئەمە شتێک بوو تەنها لە مێشک و لە بیرکردنەوەی خۆتا هەبوو دەدویست ئەوە بکەیت من ئەو کاتە کەسم ناناسی کەسم ناناسی هیچ ئەتوانم بڵێم لەو ڕۆوە هیچی لێکم نەبوو تەنها برادێکم هەبوو لە زانکۆی سلێمانی بوو ئەو مەرحەلەیە پێش من بوو جارجار هینێ هێنا بڵاو کراوەیە هێنا خۆی لە ڕێخستنیش نەبوو بەڵام براو مامۆستا عومەری نابوو بڵاو کراوە هێنا منەم خوێندەوە هەر ئەوە بوو لێرە لە کەرکووکش یەک دوو برادرم هەبوویان جەمالی نابوو و لە حزبی شوعی بوو ئەوانە مناقەشە ئەو شتانەمان زۆرە کرد ئەجناوەکو سەر کردەوە ئەوانە منام کەسم ناناسی ینی زۆر بەهینی چوومە دەرەوە بە ئەو قۆناغی شاخ ئەوانە تێپەڕێنین بابێنە ئەو قۆناغی کە ئیتر دێنە شار و لێرە دەسەڵات وەرئەگیرێ و ئیتر حکومڕانی ئەمە مەرحەلی حکومڕانی قۆناغی حکومڕانی شتێکی جیاوازە کاک ڕەفعەت بە درێژایی ئەو کاتانەی کە لە پێگە سیاسیەکی خۆیان بووە لە پێگە سیاسی حیزبێکە و پێگە حکوومێکەشە لەو کاتانەیە هیچ کاتێک درکی بەوە کردو یاخود هەستی بەوە کردووە ئەو ئامانجەی ئەمان بۆیان خەباتە کرد لە شوێنێکە نەتوانراوە بەدی بهێندە یاخود لە 100% پێکاوتانە زانی هەر لە سەرەتا ئێمە هاتینەوە ساڵی 91 ترەوە بوو دوای ئەوە حکومەت تەشکیل کراوە ئەوانە من خۆم یەکێم لەوانە ڕاستە خۆ چوومەهینەوە حکومەتەوە یەکەم جار قایمخانی چەند چەماڵ بووم دوای وەکیل وەزیری نەقل و مواصلات بووم ئەوانە یعنی هەستم کرد یعنی ئەوەی ئێمە بۆی هاتوینە ئەوە ئێمە ئەوە ساڵە خەباتمان کرد و تیامان دوو بووینەوە هاتوینێتەوە ئەوە نییە ئێمە بتوانینەوە بکەین بۆچی وە هەستانە یعنی حاڵەتێک دروست بوو ئێمە بۆچی خەباتمان کرد مەسەلەن بۆچی چوم بوومە پێشمەرگە لە پێناو چی یعنی ئمە چۆنەڵێ پرسیارێکە هەموو کەس لە خۆیە کاتنە پرسیارە بۆچی چووە بۆچی بۆتە پێشمەرگە کە هاتوینەتەوە بەڵێ بووینە پێشمەرگە بۆ خزمەتکردنی ملەتەکەمان لە پێناو ملەتەکەمان بۆ ئەوەی ئازادی بەدیبێن بۆ ئەوەی دیموکراتی بەدیبێنین بۆ ئەوەی نازانم ئەم شعاراتانەمان هەبوو هینەکرد لە مێش خۆمانوان بەڵام کە هاتینە ئێرێمە چیمان کرد یعنی حاڵەتێک دروست بوو ئەتوانە بڵێم ناکۆچیەک و ململانەیەکی قوڵ دروست بوو لە نێوان لایەنە سیاسەکان بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی زۆر خراپیدا لەسەر چۆنەڵێ خزمەتکردنی ملەتەکەمان ئیستەش ئێمە بەوە پێیان ئەناڵێنین ئیستەش بەوەیە ئەناڵێنین یعنی حاڵەتێکی زۆر زۆر ناخۆش بوو خۆتان نەزانن تووشی شەڕی ناخۆ هاتین تووشی کارەساتی ناخۆش هاتین دەر بە دەر هاتین نازان چی هاتین
لە پێناو چی بوو. کەواتە من ئەلێرا تۆ ڕاگرم کاک ڕەفعەت ببوورە پرسیارێکەکەم ڕەنگە تۆزێ پرسیارەکە شخصیش بێ بەڵام ئامانج لە گەنجینە ئەوەیە دیوە شاراوەکانی میوانەکانمان کە پێشتر ڕەنگە قسەیان لەسەر نەکردبێ یان باس نەکرابێ ئێمە لە گەنجینەوە کەشفێکین بۆ بینەرەکانمان هەر لەسەر ئەو قسانەی کە کردت کاک ڕەفعەت پەشیمانە لەوەی کە چووە شاخ؟ نا پەشیمان نیم، قەت پەشیمان نیم لەوە، بە هیچ شێوەیەک پەشیمان نیم لەوە. ئەوەی کە دویستان ئەوەی کە بۆی چوون و نەتانبینی پەشیمانی نەکردوان لەو هەوڵەی کە من وەک باسم کرد سەرەتا کە چووینە شاخ خاوەن بیر و باوەڕ بووین، خاوەن مەبدە بوون، خاوەن عەقیدەیەک بووین کە چووینە شاخ. لە شاخ کۆمەڵێک شتمان بینی ئەکید دەوا بیر و باوەڕەکەی خۆت یعنی بگونجێنی لەگەڵ ئەو هینە بۆ ئەوەی بتوانی بیر و باوەڕەکەت چۆنەڵێ جێبەجێ بکەی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو هینە کە هاتینەوە مەوزوعەکان شتێ دیکە بوو، جەوێ دیکە بوو، مەوزوعەکان چۆنەڵێ بە شێوەیە دیکە بوو. لەبەر ئەوە نە لەوە پەشیمانم بە هیچ شێوەیەک، نە لەوە پەشیمانم کە یەکەم جار دەستمدای ڕێخستن، نە لەوەش پەشیمانم کە بوومە پێشمەرگە، نە لەمەش پەشیمانم کە لە ئیدارە ئیشمە کرد چونکە بە پێی توانای خۆم یعنی هەوڵمەدات ئەو مەبدەئی لە مێشکما بتوانم جێبەجێ بکەم. بەڵام چەندێکم کرد بیان نەم کردبێ ئەویان مەوزوعی دیکە. گەورەترین سەرکەوتن کە تۆ لە مەجالە سیاسیەکەیە وەکو ڕەفعەت عەبدوڵڵا کە بەدەستی هێنا و خۆ بەعنی بە شانازیەکی گەورەی زانی بۆ ژیانی خۆت چییە؟ وەڵام نازانم چی ئەو دەبێ خەڵکەوەم بفێڵم. خۆت کە ینی شانازی پێ کە بڵێ ئەمە گەورەترین سەرکەوتنەکە من بەدەستم هێنا. من ئەگەر بێتە سەر ئەو مەوزوعە یعنی قەناعەتی ئەوەی کە بەخۆم هەما ئەوە مەوزوعی دیکەیە یعنی چ قەناعەتێکم هەیە بەخۆم. بەڵام ئەوەی بڵێم لەمە هەمەیە سەرکەوتوو بوومە ئەوانە ناوانە بووە. من خۆم ویستەش ڕەنگ بێ ڕەخنە لە خۆم بگرم لە کۆمەڵی هەڵوێست و ماف و ئەوانە ڕەنگ بوو بێتە ئەوەی تێکدانی هەندێک مەوازی ئەش نەکەر ئەوەی تەنها من تایە سەرکەوتوو نەبووم. باش کاک ڕەفعەت لە طبعاً هەموو کەسێک یا کەسایەتێکی سیاسی یا کەسایەتێک کە لە پێگەیەکی باڵای حیزبی حکومڕانیە کارەکە بێگومان کۆمەڵێ قۆناغ ڕۆشتووە پیایە و بۆ قۆناغانەشە کۆمەڵێک شت بووە بە میراتی ئەو کەسە یعنی ئەو کەسە دەیەوێت ئەو شتانە بمێنێتەوە بۆ داهاتووی خۆی ئەگەر کەسی تر بتوانێت لەسەر ئەو ڕێژکەیە بڕوە. چ شتێکەیە کاک ڕەفعەت پێی خۆش بووە کە ئەو شتی ئەو کردوێتی خەڵکیش لە دوایەوە بیکە چ شتێکیش هەبووە قۆناغێک بووە توێتی خۆزگە دوای من ئەمە نەکرایە؟ من تەمەنامە کرد ئیستا شەو تەمەنایم هەیە ئێمە ئەو پرەنسیپە حزبیانی لە ناو حزبە هەیە جێبەجێکەین. من زۆر هەوڵم داوە تەمەنام کردووە گەنجەکان دێن بە دوای ئێمە ئەو پرەنسیپانە جێبەجێ بکەن ئەم حزبە بێتە حزبێک کە هەموو مەبادیە حزبەکانی تیا جێبەجێ بکرێتن ئیدارە بە شێوەیەک بێتن دوور بێ لە گەندەڵی دوور بێ لە فەساد واستەکاری ئەو شتانی تیانە بێ بە هیچ شێوەیە توانی تەمبەری پێ بگری. بەڵێ تا لە هینە تا لە ئیدارە بوومە بەڵێ توانیم ئەوە بکەم. من لە وەزارەتی مالیە تووشی کۆمەڵێک حاڵەتی من ناڵێم ناخۆش وەکو مەبدا قەناعەتم پێی بووە قەناعەتم بۆ بیکەم بەڵام وەکو ئەوەی ڕەفیقم لێ دوور کەوتوتەوە برادرم لێ دوور کەوتوتەوە ئیشم بۆ نەکردەوە ئەوانە زۆر تووشەوە حاڵەتە هاتوون ڕەفیقی وا هەبووە یعنی زۆر دڵسۆزیە بووینە ئەوانە بەڵام لەبەر ئەوەی هاتووە ئیشێکی نابەجێ بۆ بکەم نەم کردووە دوور کەوتوتەوە لێم ئیتر نەکرد دوور کەوتوتەوە ترکە دوور کەوتوتەوە هیچ فشارێ نەبووی لەسەرەوە مەسەندە سەر و ترۆ بڵێن کاک ڕەفعەت بەڵێ شتێکی وا تێپەڕێنەیە شتێکی ئەو شتانە زۆر هین بوو بەڵام ئەوەی زۆر هاوکاری منێ کرد جەنابی مام جەلال زۆر هاوکاری منێ کرد بۆ ئەو مەوزوعانە یعنی جاری وا هەبوو بانگ مێ کرد دوو هینت هەیە هەموو جار پێم دوو سفەتت هەیە کامیانت بۆ باسکەم یەکیان خراپە یەکیان باشە منی جارێکیان بانگ میکرد تروایوت منی بیرم کردەوە وتویستە یەکسەر بڵێن باشەکە دوای خراپەکە بێتن خراپەکە لە دواوە بیڵێتن ئیترەکەوێتە جان و ئەوانە تۆزێ وتمەڵام ئەم جەلال خراپەکە یەکەم جار خراپەکە وتی تو زۆر هینەکەی تەکەتولاتەکەی واکەی لە ناو حزب و ئەوانە ئەوەت کردو ئەم لا ئەولا تر منی جوابم دایەوە
وتم قەنەعەتێکم هەیە ئەمێ حزبەکەوا بێوا بێ بەو شێوەیە بێتن لەبەرەوە من بەهینی نازانم بە تەکەتولاتی نازانم بەڵام ئەوەی منەیکەم دیفاع لە مەبدەئەکەی توش ئەوەی توم من تەڵەبەی توم بە تو فێرمت کردو ئەوانە بکە وتی من پێتم تۆ بەس بۆ کەرکووک بیکە نەک بۆ شوێنەکان دیکە وەڵا هاتە سەرینەکە ئەوەی دیکە باشەکەیان وتی زۆر دەست پاکە دەست بۆ هیچ نەبردووە دەستخۆشیت لێکەم بەردەوام بە لەسەری چیت پێویستە بە خۆم بڵێ بە کەسی دیکە مەڵێ ئەمە بۆ من زۆر هێن بوو پشتیوانێکی باش بوو پشتیوانێکی باش بوو لەسەر کاگڕفعات تۆزێک بچینە ناو ژیانی تایبەتی خۆت سەرباری ئەو هەموو ماندوێتیەی کە تۆ هەر لە گەنجیەوە تاکو ئێستا لە کیانی سیاسی و حیزبی و حکومی و ینی ماندووی بەڕاستی ماندووی بەڵام چۆن توانی تا هاوسەنگی ڕابگری لە نێوان ژیانی سیاسی و ژیانی تایبەتی خۆت توانیوتە ئەو هاوسەنگی جارە باوە پرسم توانیوتە ئەو هاوسەنگی ڕابگری وەڵاهی زۆر زەحمەت بووە زانی بووە ینی من جاری وا هەبووە ڕۆیشتوم بڵێن بە مانگ نەهاتوومەتەوە یعنی حتا دوای هین بڵێن دوای ساڵی 91 و ئەوانە جاری وا چونکە بە جدێ و کاتە من سەر لەشکر بووم ئەوانە تووشی شەڕەهاتی و ئەوانە من دوورە کەوتمەوە جاری وا هەبوو ئاگام لێیان نەبوو ینی بە مانگ ئاگام لێیان نەبوو گلێ ئەم گلیان لێ کردی بەڵێ زۆر یەکێ لە گلەیەکان کە لێمێکەن ئیسستەش بەردەوام هاوسەرگیری و کردبوو کاتی شاخ کات بەڵێ لەو کاتەوە لەگەڵ تا بوون بەڵێ ژیانەوە ساڵی جاخۆزگەستە خێزانی لەگەڵمان بووایە دەردەدڵی دنیای بۆ کردین لەبەرەوەی ڕەنگە ماندوو بێ بەڕاستی هەموو بارگرانەکان ڕەنگە لەسەر ئەو بوو بێت ناناکی دوانا لە پێشمەرگایەتی شەر توانم بڵێم لەگەڵم بوو ئەو کاتەی ببورن ئەو ڕۆژەی ینی هات بۆ لام بڵێن گواستمانەوە وابزانم دوو ڕۆژ لەگەڵم و من ڕۆیشتم وابزان دوو مانگ بوو نهاتمەوە باشە جا ئێمە میوانێکی تریشمان هەیە بێگومان ڕانج ئەچینە لای ئەویش لەگەڵ ئەویش کۆمەڵی گفتوگۆکەین دواتر کاک ڕەفعات بەجێ ناهێڵین لەگەڵمان بەردەوام بێت و پێکەوە لەگەڵ ئەو میوانەشا گفتوگویەکەکەین لەگەڵ کاک ڕەفعاتیشە زۆر باشە زۆر سپاس دەست بەڵێ بینەرانی بەڕێز لە بەرنامەی گەنجینە بەشێکی تری بەرنامەکە تەرخانەکەین بۆ کەسایەتێکی ترکە لێرە ئەمانەیە گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەین کە لەگەڵ کەسایەتی یەکەمیشە باسمان کرد بەڵام لێرە لەوانەیە پرسیارەکان کەمێک جیاوازتر بن بە حکمی ئەزمونونەکە و حکومی تەمەنی ئەو کەسەشی کە لەگەڵ لێرە لەگەڵمانە لە بەشی دووەمی بەرنامەکە لێرە لەگەڵ لە کەرکووک لەگەڵ بەڕێز ڕێبوار تەها دەبین کە پارێزگارە گەنجەکەی کەرکووکە لێرە گفتوگۆکەین لەگەڵە کاک ڕێبوار زۆر سپاس بۆی کە لێرە پێشوازیت لێ کردین و لوتفنوان کە لەگەڵمانە ئەم بەرنامەیەش ئەنجام بێ سپاس دەکەین پیرۆز بێ جژنی ڕەمەزان لە ئێوە و لە هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق و کەرکووک و شارەکانی کوردستان پیرۆز بێت و لە هەموو مسلمانان پیرۆز بێت ئەم جژنە زۆر سپاس کاک ڕێبوار ئێمە طبعا ئامانج لە گەنجینەوە کاک ڕەنجیش باسی کرد دەمانەوە کەسێک کە گەنجە و داخلی سیاست بووە و لە ناو خەڵکدایە دەیەوێ خزمەت بکە ئەمانەوە بزانین ئەم تەجروبەی بە ئەزمون وەرگرتن لەوانی پێش خۆی یاخود دەیەوێت کارێکی جیاواز بکات ئەمە گەنجینەیە کە دەمانوێت ئێمە پێشکەشی بینەرەکانمانی بکەین بەڵام منەمەوێت سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم هەرێکێک بۆ خۆمان خەون و خولیایەکمان هەیە لە مناڵیەوە کە ئاواتی بۆ خوازین و شەوکە سەرخینە سەرسەرینەکە بە ئاواتی ئەوە گەورە دەبین و دەڵێن کەی بێ بۆ ئاواتە بگەین ئەو خەون و خولیانەی کە ڕێبوار تەها هەیبوو لەگەڵ ئەوەی کە ئێستا پێگەشتووە بیرت لەوە کردوتەوە یان حەسکەی ببی بە پارێزگاری کەرکووک بەڵێ ئەوەل طبعا ئەکید دوای ئەوەی کە بووین بە پەرلەمانتاری عێراق و لە خولی سێ و لە خولی چوار کە من ئەندامی پەرلەمانی عێراق بووم بە تایبەتی لە دوای ئەو ڕووداوانی کە لە کەرکووک ڕوویدا ئەو تمحەملا دروست بوو کە خۆمان ببین ڕۆژگارێ بێ ببین بە پارێزگار و وە کۆمەڵی شتێ لەم شارە بیگۆڕین جارێکی دیکەم کارە ساتێکەوەی بەسەر کەرکووکەکان هات دووبارە نەبێتەوە یەکەم جار کاک ڕێبوار یەکەم جار بێگومان هەموو کەسێک کە بەرپرسیارەتیەک ئەخرێتە سەرشانی یەکەم جار کەسێک ئەو بەرپرسیارەتی ئاراستاکە پێڵێت تۆ ئەو بەرپرسیارەتی وەرەگری کێ بە کاک ڕێبواری وت
تۆبی بە پارێزگار کەی پێوت؟ یەکەم کەس ئەوەی پێوتم لە مانگی 6 2021 بوو، سەرەتای مانگی 6 2021 بوو. سەرک بافڵ ناردێشوێن مەو کات لە بەغدا بووم بۆ بابەتێکی تر ناردێشوێن. ئەو لە دوای ئەوەی کە قسەکان تەواو بوو ئەو پێیوتم پارێزگاری کەرکووکی. من یعنی لام ژین بوو، شۆک بوو، تۆزێک لام سیر بوو، چونکو هیچ کات من قسەی ئەو بابەتەم نەکردو بوو لای ئەو. ڕەنگە ئەو بابەتە لە ناو دڵی خۆمە هەبوو بێت، بەس لای ئەو هیچ کات قسەم نەکردەوە. پێشی وتم ئەمە لە چۆ هێنا بۆچی وات پێوتم، من باسی ئەم بابەتم نەکردووە. بۆیە پێش انتخاباتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پێش انتخاباتی پەرلەمانی عێراقی ئەو کاتەش کە لە دەیدی 2021 بوو ئەو قسەی پێوتم، وتی تۆبی بە پارێزگاری کەرکووک. کە پێوتی بێگومان هەموو کەسێک کە ئەو شتی پێڵێن کاردانەوەی هەیە بەرامبەری، ئەگە کاردانەوەکە لەوێژ نەبێ خۆی لە ناخیا کاردانەوەیەک هەیە بەرامبەر ئەو شتە. ڕێبوارتەها کە پێی وت سەرۆک بافڵوتی تۆبی بە پارێزگار وتی تەواو ئەوەیەکەم نەمەوێ، یاخود وتی بەخوا بەرپرسیارەتی گەورەی خستە سەرشانم. خۆی هەردووکی، بەڵام هەموو کاتوتمە من ئامادەم بۆ پۆستە و پرسیاری ئەوەشی لێ کردم دوای ماوەیەک نیسکەی دوای ساڵێک تقریبان ساڵێک ڕۆژێکیان پرسیاری لێ کردم، وتی ئامادی ئەو مەسئولیت هەڵگریت؟ ئەو قسەی لێ پێوتم ساڵێک لە دوای ئەو قسەی یەکەمی، وتم بەڵێ من ئامادەم، وتم لە خۆم ڕابین. ئەو ئامادەکاری چۆن بوو کاک ڕێبوار؟ ڕێبوارتەها کە بووە پارێزگاری کەرکووک و ئامادەی پێشوەختت هەبوو، چۆن هاتیتە ناو پرۆسەکە وەکو گەنجێک یان ئێمە کە قساکەین؟ معاناتی پێشووتر، کێشە و گرفتەکانی پێشووتر لەم شارە باسەکەم کەرکووک، ناخۆشیەکانمان لەم شارە، هەندێک خراپەکاری لەم شارە و کۆمەڵێک کار ئەبوایە نەکرایە، کۆمەڵێک کار ئەبوایە بکرایە، چۆنەڵێت هەڵقوڵاوی ناو معاناتەکە و ناو پرۆسەکەیە بووینە. ئەوە سەبەب بووە، ینی شتێکی تر نەبووە، ینی دافعێکی تر نەبووە. من خەڵکی کەرکووکم، لە کەرکووک لەدایک بوومە، لە کەرکووک هەر ژیاوم، پێش پرۆسە لە کەرکووک بوومە، دوای پرۆسە لە کەرکووک بووینە و لە هەموو کێشە و گرفتەکانی ئەم شارە هەمووی بە مەراحلی ژیانمان ناتێپەڕیوە. ئەمە گرنگە کاک ڕێبوار کەسێک ببێتە پارێزگاری شارەکە کە خۆی بەڕاستی بەردەوام لەو شارەیە بوو بێ، ئەمە گرنگە، زۆر گرنگە، زۆر گرنگە. یعنی ماوەکانی پێشووتر سەفیری عێراقم بینی لە ئەبوو دەبی، پێشی ماوەکان، ینی تقریبەن مانگ و نیەک دوو مانگ لەمەوە پێش. یەک شتی پێوتم، وتی قەت تەسەوڕمان ناکرد بەم شێوازە بتوانی تەعاملی هەموو ئەو مەلەفە حەساسانە بدەیت و قەت لە تەسەوری ئەوە نەبووین کە جارێکی دیکە شەقامی عەرەبی و بتوانین تا ڕادێکە وتی تورکمانیش، بەڵام ئەو زیاتر شەقامی عەرەبی مەبەست بوو، وتی هەست بە دڵنیایی بکە لە ئیداری تۆیە. لە کاتێکە کورد زیاتر بڵێم ڕەحمەتی دکتۆر نەجمەدین کە بوو بە پارێزگار ئەو قسەی کرد، ئەو قسەکانی ئەوەکەم، وتی دکتۆری مێشک بوو، بەڵام یەک دنیا کێشە و گرفت و سیاست و ئاڵۆزی و گرژی لە ناو کەرکووک ڕوویدا. وتمان ئەمە بۆ مەژێڕێتەوە سەفیرە، ئێمە ئەڵێین کورد پیاوێکی هێنا دکتۆری مێشک بوو، پیاوێکی هێنا تەبیب بوو، یعنی چۆن ئەڵێ دکتۆری مێشک و بەڵام ئاڵۆزیێکی زۆر گەورە قورس لە کەرکووک دروست بوو لەو سەردەمانەدا. ترسەکەیان ئەوە بووە کە هەر کوردێک بێت ڕەنگە لەو خراپتر بکات بە نەزەری ئەوان، تەبعاً ئەوان ئەوە تەقسەکانی ئەوە ژێرمەوە، مە قسەی من نییە. یعنی بە نەتیجە هەر کاتێک لە معانات و لە کێشەیەکە بیت وە خۆت خەڵکی شارەکە بی، نیەتت نەبێت ئەم شارە بەجێ بێڵیت، خێزانت لەم شارە بژێت، کچ و کوڕەکانی خۆت لەم شارە بژین، لەم شارە بخوێنن و خۆتیش پارێزگاری ئەم شارە بیت، ئەبێ هەموو ڕۆژێت تۆ کارێکی باش و کارێکی جوان بکەیت، ئەبێ هەموو ڕۆژێت تۆ بیر لە ئایندە و باشی مستەقبەلی ئەو منداڵانە بکەیتەوە. بە نەتیجە ئەوە وات لێکا کە تۆ بەرەو ئاراستێکی ڕاست بڕۆیت و ئەمە بۆ برایانی تورکمان ئەبێ، بۆ عەرەب ئەبێ، بۆ کورد و بۆ مەسیحیش ئەبێت. کاگرێبار هیچ کاتێک ئەوە بووە لە ژیانیا کاتێک کە بەرپرسیارەتێکی نەبووە و وەکو هاوڵاتێکی ئاسایی ژیاوە، کۆمەڵێک بۆچوون هەبووە لە مێشکیا، کۆمەڵێک بەها هەبووە لە لای
بەڵام کە دواتر بەرپرسیارەتی وەرەگرێ هەم لەوەی کە بێ بە ئەندامی پەرلەمانی عێراق و هەم لەوەی کە ئەشبێ بە پارێزگاری کەرکووک هیچ کاتێ هەبووە گۆڕانکاریەکی پێچەوانە دروست بێ لە ڕاکانی توای مەسەم بڵێ ئەو کاتە بۆچوونێکم هەبوو بەڵام ئێستا بۆچوونێکی ترمە. بەڵێ من سەرەتای بوونم بە ئەندامی پەرلەمانی عێراق لە 2014 لەگەڵ ئێستا زۆر فەرقم هەیە. ئەو کاتە چۆن بیرتەکردەوە؟ بیرکردنەوەیکی ڕەنگە جیاوازم هەبوو بێت لە هەندێک مەسەلە قەومیەکان لە مەسەلەی چارەنووسی کەرکووک بیرکردنەوەکەم جیاواز بووە، یان هەنگاوەکانی بەرەو چارەسەری کێشەکان یان هەنگاوەکانی بەرەو چارەسەری کێشەی کەرکووک ئەو کات ڕەنگە بە جیاوازتر بووینە. ئێستاکە کە خۆمان لێرەین و بە مەرحەلەی فێربوونی زیاتر و تێکەڵبوونی زیاتر بە کێشە و گرفتەکان و بە تەجروبە لە بەغدا بالموناسبە بەغدا بۆ من مەدرسە بوو. من خوێندکاری مەدرسەکەی جەنابی مام جەلالم. کاتە ئەو هەر ساڵی لە پەرلەمانی بەغدا بووی ئەمە تەجروبەیەکی باش بوو بۆ ژیانی سیاسی تۆ بۆی بتوانی سوودی لێ وەربگریت؟ زۆر سوودم لێ وەرگردووە تا ئێستاکەش ئەو پەیوەندیانە و ئەو تەجروبەی کە لە بەغدا فێری بووم ڕۆژانە لێرانە لە تەعاملکردن لەگەڵ جێگرەکانم لەگەڵ یاریدەدەر و لەگەڵ ڕاوێژکارەکانم لەگەڵ ئەنجومەنی پارێزگات خۆیان هەستی پێکەن جیاوازە. ڕەنگە ئێستا خەڵک پرسیارەوەی لە دروست بێت ڕێبوارتەها ئایدیای بۆ کەرکووک و بۆ شێوازی کارکردنی لە کەرکووک چۆنە؟ چونکە هەمیشە کە باسی کەرکووکە کرێ مەسەلەی قەومیە دێتە پێشەوە، بەڵام ئەم بابەتە بۆ کارکردن وەک پارێزگارێک کە تۆ کۆمەڵێک پێکاتی تر لە شارەکەی تۆیە هەیە، ئایدیای ڕێبوارتەها وەکو پارێزگارێک بۆ کارکردن بۆ ئەوەی کە تۆ ئەتەوێت کەرکووک بکەی بە شارێکی باشتر چۆنە؟ سێری کە سڕێح بم لەگەڵتانە ناکرێت ئێمە بە ناوی کوردایەتیەوە شارێکی خۆمان تاڵانکەین و بە جددیش ئەو قسەیاکەم ئێمە هاتوین لەسەر بنەمای فکرێکی نوێ لە کەرکووک کارەکەین. حەزەکەم هەموو تاکێکی کەرکووکی پێش هەموو شارەکانی تر لێمان تێبگەن بە هەموو پێکاتەکانیەوە. لەسەر بنەمای فکری قەومی چارەسەری کێشەی کەرکووک ناکرێت و لەسەر بنەمای فکری قەومی ئیدارە و بەڕێوەبردننی ئەم شارە نادرێت. ئێمە هاتوین لەسەر بنەمای فکرێکی نوێ هاتوین کە فکرەکەی اقتصادە کە ئەوە بکەین بە بنەمای کارکردنمان و هەنگاوەکانمان لەسەر ئەو بنەمایە بەرەو پێکەوە ژیان بێت. هەستی هاوڵاتی بوون بۆ خەڵکی شارەکە بگەڕێنینەوە، ئەمە بە خزمەتکردن دەبێت، ئەمە بە ئاگابوون لە معاناتیانە بێت. ئەمما بێم بەس تەنها بە ناوی بە فکری قەومی کار بکەم پێکاتەکانی تر بکەم بە دژی نەتەوەیەک و هەروەها ئەندام و فەردی ئەو نەتەوەیەش هەموو ڕۆژێک لە معاناتە بژین، ئێمە واژیین. ئێمە نامانوێت 21 ساڵی ڕابردوو دووبارە بکەینەوە لەم شارەیە. باشلانێ بەسەوە ینی پێچوانەی بۆ چوونی هەندێک کەسی تر بێلانێ لە ناو حیزبەکەی خۆشدا بڵێن ئێمە قوربانێکی زۆرمان ناوە بۆ کەرکووک، یعنی بۆەوەی کە کەرکووک شارێکی کوردی بێ یاخود کوردستانی بێ، بەڵام ئەوەی تۆڵێ ئێستا لەوانەیە ئەوان بە پێچوانی ڕابۆچوونەکانی خۆیان بزانن. تا ئێستاکە کەسێک بە زەقی ئەوی پێنەوتوین و تاکو ئێستا کەسێک بە زەقی ئەو دژایەتی دەرنەبڕیوە. بۆ نمونە ئێمە لە کەرکووک وەکو یەکێتی لەم شارە کەوەی مەسوولی هەموو ڕێخستنەکانی یەکێتی و سەلاحەدینە لە کەرکووک برای گەورەمان کاگاسۆیە. کاگاسۆ پشتیوانە لەسەر ئەو فکرە، پشتگیری تەگا بە بەردەوام پشتگیری ئەو بنەمایە دەکا بۆ کارکردن و بۆ خزمەتکردنی خەڵکی کەرکووک و بۆ خزمەتکردنی پێکاتەکانی تریش و ئێستا پێکاتەکانی تریش ئەو هەستیان بینیوە لە کاگاسۆیە. ئەمە وەکو کاگاسۆ دێمە سەر جەنابی سەرۆک بافڵ ئەو خۆی پێیوتم تیتی بێت کورد و عەرەب و تورکمان و مەسیح پێکەوە کۆ بکەیتەوە وەختی خۆشی سەرۆک مام جەلال باسی لەوە کرد لە کەرکووکا پێویستە هاوسەنگی هەبێت لە بەڕێوەبردنە. جەنابی مام جەلال ڕەحمەتی خوای لێ بێت ئەو بنەمایی 32 لە سەدای بۆ هەر پێکاتەیە کێنایە لە خۆڕایی نەبووە، ئەو تەڕحی جەنابی مام جەلال بووە و پێشم وایە باشترین تەڕحە لە ئێستادا کاری بۆ بکەین و ئەمڕەکە کاکڕەنج خەڵک لە کەرکووک ژیانەوێت، خەڵکەوێت هەز بە ئەمان بکە، خەڵکەوێت شارەکەی جوان بێت، بێتە دەرەوە دەرگای ماڵەکەی پاک بێت، شقام و ڕێگاوبانەکان کاری بۆ کرا بێت. کاکە ئێمە بە ناوی کوردایەتیەوە حەزەکەم بزانی شارەکەمان دواکەوت، گەڕەکەکانمان دواکەوت، گەنجەکانی ئێمە دواکەوتن، گەڕەکە کوردیەکان وەکو لادی لێ هات لە ڕووی خەدەماتەوە باسەکەم نەک لە ڕوویەکی ترەوە فەرق و جیاوازی دروست بوو بە شەوان گەڕەکە کوردیەکان وەکو تاریکستان وایە
ئەمانە لە نەتیجەی چیا بەسەرمانە هات ئێستا خەڵک ئەوەی ناوێت خەڵک هەوێ بژێت خەڵک هەوێت گەنجێکە هەلیکاری هەبێت گەنجێکە توموحی هەبێت دەستی بگریت خێزانێکی هەوێت لە ژێر سەقفی ماڵەکەی خۆی بە ئەمان شەو و ڕۆژ بکاتەوە مافی سەرەتاین و پێویستە بۆ هەر بەپێی دەستوریش تۆ ئەم سەرەتایانە دەبێت بە خەڵک بدرێت یعنی بەبێ جیاوازی کوردا عەرەبە تۆ بەپێی دەستور دیاری کراوە دەبێت ئەم مافە سەرەتایانە بدرێت ئەو ژیانی کە بەڕێستان باسیەکەن لە ئێستادا بۆ خەڵکی کەرکووک گەڕەندراوەتەوە تا ڕادێکی زۆر باش ئێستاکە گەر ئێمە بچینە گەڕەکە تورکمانی و عەرەبیەکان هەرچی گەنج و خەڵکی ئەو منتیقەیە بەرەو پیرمان دێت و ڕسممان لەگەڵاگرن و هەست بە ئەمانەکەن وەکو باسم کرد من سەفیری عێراق لە ئەبوظەبی کە خۆی هاوڵاتێکی عەرەبیە و بە ئەسڵیش کەرکووکیە بەخۆی ئەم قسانەی پێوتم کە چۆن هەستی خەڵک گۆڕاوە خەڵک سەرەتا هەستی بە ترسێکە کرد ئێستا کە نەخێر خەڵک هەست بە ئەمانەکات یعنی ئەوەی کە شەقام بێ وەکو شەقام وەکو خەڵکی کەرکووک لە هەموو پێکاتەکان خەڵک لەگەڵ ئەم ئیدارەیە باشە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ماندوون لە هەموو تەمەنی خۆمەوەندە ماندوو نەبوومە ماندووبوونێکی زۆر بەڵام لە عینی کاتە ئەحساسێکی خۆشت دەداتێت لە ماندووبوونەکە بێزار نیت کاگرێبارەمە بابەتێکە پەیوەندی هەبوو بە ژیانی سیاسی ژیانی ئیداریت ئەوەی کە لە تەحەدیاتەکانی کە لە هەردوو ئەو پێگەیە هەتا هەم پێگەی پەرلەمانی عێراق ئەم پێگە کەشکە ئێستا گرنگترە و حساسترە لە پێگەی پارێزگاری کەرکووکە من ئەمێ یەک تۆزیش بچینە ناو ژیانی تایبەتی خۆتەوە ڕێبارتا دەمێکە خەریکە لە بواری سیاسی لە بواری پەرلەمانی لە بواری پارێزگار ئەوە ماوەیەکە لێرەش سەرقاڵە پیان و توی ئیتر تخوا ڕێبوار بەسە لە ماڵەوە توانە یعنی تر هیلاک بوویتمان بووین نەوەڵا خۆزگەوان پێ بڵێن ئەنێگرێکێک وان پێ بڵێت من نامێنم حەزەکەم بزانی و من برادەرەکانشم وتووە من نامەوێت هەموو تەمەنی خۆم بڕۆم لەسەر پۆست و کورسیادا بنشم بەجددی ئەوم ناوێت جارێک پێش هەموو شتێکەوەم ناوێت جارێکی دیکە نایڵم ئەوەی بە حوت پشت ڕەفیقی من بێ مناڵی من بێت نزیک لە سیاست بکەوێتەوە بۆ حەز ناکەی بێن لەم وڵاتە ئیشکردن زۆر قورسە من ئێستا سێری خۆمەکەم لە چەند شتی شخصی خۆم دواکەوتومە لە چەند مەسائل کە پەیوەندی بە ژیانی خۆمەوەی دواکەوتومە من باوکم دیوارەکەی ماڵی باوکم بە تەنیشتمەوەیە جاری وایە بە 3 ڕۆژ باوکم نبینم کە تەمەنی 86 ساڵە کە ئەچمە لاشیەوە زۆر بە شەرمەوە ئەچمە لای کە سەردەمانێک بۆ من لە دیاری دانیشتم هەتا خەوی لێ کەوت کەواتە نەتوانێت ئەو هاوسەنگی ڕاگری لە نێوان ژیانی سیاسیت و خێزانەکەت پەیوەندی کۆمەڵایەتیەکانت نزیکبوون لە خێزان هەوڵە دەم یعنی ئەوە هەوڵە دەم زۆر هەوڵم ئەوە داوە یعنی لانی کەم بێتە گەر زۆر جار مەسەرەن شەوان کە ئەچمەوە مناڵەکان خەوت بێتن هەر دەرگای ژوورەکانەکەمەوە بە تایبەتی ئەو دوو بچکۆلانەکەیان ینی هەر ئەچمە لایەن ینی قەت پرسیاری ئیشوکارەکانت لێکەن مەسەن پرسیاری کارە سیاسیەکەت پرسیاری کارە ئیدارێکەت قەت پرسیارە لێکەن لەسەر شتەکان فزولیان هەیە بۆ پرسیارکردن کچەکانم گەورن کچەکان پرسیارەکەن زیاتر کوڕەکەم تۆزە گەورە بۆ ئێستا کە هەستەکەم ئەچێتە سەر بابەتەکان دوایی پێمەڵێتەوە لە یوتوب سێری شتەکانەکات قەت پێتەڵێ مەسەرەن باوکە ئەو شتت لەویات هەستەکەم ئەبووە وانە بۆە بە واو کردە یانشتی واڵێ کچەکانم مەیلەن پێم با زیاتر وایلێن باش بە هەنیش وەرێگرم لەبەرەوەی ئەزانم لە دڵسۆزی یان تر ئەوە گەنجە حەزەکەم گوێی لێ ڕابگرم لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە نێوانت بۆ نمونە خوشک و برا باسد ئەوە کردکەن کاتت ئەوە نەنیە بە نمونە سەر لە باوکت بی ینی خۆت هەر بە تەبیعەت کەسێکی لاوازی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان ئێستا بەهۆی ئیشوکار و مەشغەڵەتەوە وات لێهاتوە نا خۆم لاواز نیم بەعکسەوە من لە پێشترش وتومە طبعا ئێمە زیاتر لە مزگەوتەوە فێری ئەو هەستە بووین کە ڕێز لە خوشک و برا بگرین ڕێز لە باوک و دایک بگرین و ڕێز لە دراوسێ بگرین ئەم سێشتە من لە مزگەوتەوە زۆر فێری بووم بۆیە حەزەکەم زۆر جار کە قسە لەسەر مزگەوتەکەم حەزەکەم مزگەوت ئەو ڕۆڵی پەروەردەیە زیاتر ببینێت و لە کەرکووکیش ئێستا خەریکی ئەو کارین بۆیە بە خۆمانە چین زۆر جارە چین حزورمانە بێت لە بۆنەکان کە تایبەتە لەناو مزگەوتەکانەیە کاکە ڕێبار ئێمامانەوەیە بزانین ئەو کەسانەی کە پێشتر تەمەنێکی خۆیان گەنجی خۆیان
لە شاخ بۆ ئازادی و سربەخۆی کوردستان تەمەنێکیان بەخشی دیارێمە میوانێکی ترمان لەگەڵ بوو لەگەڵ ئەویش دانیشتێکمان کرد کاک ڕەفعەت ئەمانە بزانین تەجروبەی ئێوە لەوانەوە و ئەزمونەی کە وەرتان گرتو ئەوان تا چەند گەنجینن بۆ ئێوە بەڵام من نامێ جارێ وەڵامی پرسیارەکەم بیتۆمەوێ بە یەک و چوار قۆڵی دانیشینەوە بۆی بزانین هەم ئەوان چیان لە کەسانی گەنجی وەکو بەڕێستان ئەوێ کە ئیتر ئێوە کارە سیاسەکانی ئەوان تەواو دەکەن هەم ئێوەش تا چەند توانی و هەنە سوود لە تەجروبەی ئەوان وەرگرن لە کارەکانی خۆتانە بەڵێ دەمە لەگەڵتان بەردەوامە بین. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزانم لە گەنجینەوە لەگەڵتان بەردەوامە بین. دوایەوەی کۆمەڵێک باس و خواستمان کرد لەگەڵ هەریەک لە هەواڵان کاک ڕەفعەت و کاک ڕێبوار ڕەنج پێمان باش بوو. ئێستا هەردووکیان پێکەوە بن وەک دوو سەرکردەی جامە ناڵین بە تەمەن و گەنج لەبەرەوەی کاک ڕەفعەتیش هەر گەنجە بەڵام ئەکرێ بڵێن بە ئەزمون تەمەن درێژ بیت کاک ڕەفعەت بەڵام ئەزمونێکی باشی هەیە وەک کاک ڕێباریش کە گەنجێکە و دەیەوێت خزمەت بکە جا پێکەوە ئەم جارە گفتوگویەکی باشتر دەکەین. دەستخۆش خۆمان نەزانین سەرۆک مامجەلال یەکێک بوو لە سەرکردە و کەسایەتی و کاریزماکانی نەک بەشایەتی نەک ئێمە بەشایەتی هەموو لایەک کە سەرکردەیەکی لێهاتووی هەم کوردستان هەم عێراق هەم ناوچەکە بوو. ئەمانەیە کاک ڕەفعەت لێرە بە ڕاشکاوانە خۆی باسی سەرۆک مامجەلال و ڕۆڵی سەرۆک مامجەلالمان بۆ بکە. من زۆر سوپاسدانەکەم ینی ئەگەر باسی مامجەلال کەم ینی بەڕاستی قەت باسکردنی مامجەلال تەواو نابێت. مامجەلال قەت دروست نابێتەوە کەسە دیکە وەک مامجەلال دروست نابێتەوە. ڕێزم هەیە بۆ هەموو سیاسەکانی هەرێمی کوردستان و بۆ سیاسەکانی عێراقش. مامجەلال ینی کەسێ بوو ئەتوانم بڵێم دڵفراوان بوو کەسێ بوو لە سیاسەتە ینی توانایەکی زۆر زۆر بەهێزی هەبوو. مامجەلال کەسێ بوو لە هەموو دنیا بەناوبانگ بوو. ڕاستی ئەتوانم بڵێم ئەو مامجەلالە بە هیچ شێوەیەک نە لە هەرێمی کوردستان نە لە عێراق مامجەلال دروست نابێتەوە. بۆ وەسفکردنی مامجەلالیش ینی بۆ دڵت پڕ بوو هەستەکەم کاک ڕەفعەت ئەزانی من لەگەڵ مامجەلالە زۆر هین بووم ینی ڕۆژی ناخۆشیشمان هەبوو ڕۆژی خۆشمانیش هەبوو. مامجەلال دایمەن بانگ منێ کرد جارێ زۆر باش ینی ئامۆژگاری مێ کرد ئەمجاوت بڕۆ ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە ئامۆژگارەکانشی هەموو من هەڵمەگرت هەموو ینی بە شێوەیە هەڵمەگرت دووبارەی نەکەمەوە بە شێوەیە هەڵمەگرت کە چۆنەڵێ استیفادەی لێ بکەم. مامجەلال مەکتەبێ زۆر فراوان بوو. من ئەوەنەی استیفادەم لە مامجەلال کردووە لە کەس من ئەوەنە استیفادەم نەکردووە لە هەڵسوو کەوتی لە ململانەکان لە ئیدارەی ململانەکان لە چۆنەڵێ لە سیاسەتکردنی بە تایبەتی لەم کەرکووکە یەکێ بوو لەوانی کە لە بەغاوێک سەرهات لایەدا لە کەرکوو هەموومانی کۆ کردەوە. زانی مامجەلالێکی لە مشکلەکانی ئەلەم کەرکووکە چی بوو ئەیوت ئێوە دەبێ ببنە مەحامی تورکمان و عەرەب لێرە لەم کەرکووکە ئێمە ئێمڕۆ لێرە دەسەڵاتین ئێمە ئێمڕۆ لێرە وجودمان هەیە دەبێ بە شێوەیەک ڕەفتاریان لەگەڵکەن ئێوە وا بکەن جادەی کەرکووک بەلای خۆتانە ڕاکێشن. دەستخۆش ئەنجامانەوە هەمان پرسیار کاک ڕێبوار لە جەنابیشت بکەین وەکو پارێزگاری کەرکووک وەکو خودی ڕێبوارتەها خۆی سەرکردەیەکی وەک سەرۆک مامجەلال ڕۆحی شاد بێت چی بۆ تۆ گەێنێ؟ طبعا ئەوەی کاک ڕەفعەت باسی کرد ڕەنگە بۆ من جیاواز بێت. کاک ڕەفعەت هەواڵ و ڕەفیقی جەنابی مامجەلال بۆ لەو خەبات و شۆڕشێکە کراوە و لەو خزمەتی لەو سەردەمانە کراوە. بەڵام من یەکێکم لە خوێندکارەکانی ڕێبازەکەی جەنابی مامجەلال ینی کاتێکیس کە باسی ڕێبازی جەنابی مامجەلالەکەین تەنها وشێک نەبێت لە سەردەمان بێ کۆمەڵە قیەم و مەبادئ و ئەخلاق و ڕەوشتی جوانە ڕێبازی جەنابی مامجەلال. ڕێکە ئەوەی بە نسبەتی ئێمەوە من وەکو گەنجێک جارێ پێش هەموو شتێک ڕەنگە ئەمڕۆکە کە لەو پۆستە شام دیارەیەکێک لە هۆکارەکانی وەیەکە بە تەواوەتی
بڕوان بۆ ڕێبازە هەیە بە تەواوەتی خۆم بێکێک لەو خوێندکارانە بینمەوە ئێستا جێبەجێکردی ئەو ڕێبازاوین لە کەرکووکاری بۆکەین کە جەنابی مام جەلال چی بۆ کاک ڕەفعەت ئاماژەی بۆ کردکە کە مام جەلال هاتوۆتە کەرکووک چی داوا کردووە لەم هەباڵانەی خۆی ڕێک ئێمە ئێستامانی ئەوە بکەین ئەمانەوێت شەراکەت بکەین تەنها دیفاعکردن نەبێت کەرکووک وا ئێمە کاری تێدا بکەین کە شەراکەتەکەین لەگەڵ پێکاتەکانی دیکە بە پرسیارێکی تر بکەین کاک ڕەفعەت لە کەرکووک مێژوویەک هەیە مێژوویەکی دوور نییە مێژووی پێ ئەوترێ مێژووی 16 ئۆکتۆبەر ئەم مێژووە بەزواکەیە ئەم مێژووە بە زۆر شێواز باسی لێواکرێ بەڵام بەڕێستان لەوانێت لە هەمومان نزیکتر بوو بی لەو بابەتۆ ینی لە وردەکاریەکانی وزانی بێ ئەوەی باسەکرێ لەسەر 16 ئۆکتۆبەر چییە؟ زانی 16 ئۆکتۆبەر نەتیجە بوو ینی بەجددی نەتیجە بوو نەتیجە بوو نەتیجەی چی بوو نەتیجەی سیاسەتەکانی پێشومان بووێمەوە کەرێمی کوردستان کە چیمان کردو چیمان نەکردو چێ لەوە ڕفراندۆم منیستە باسیەوە بەڵام ئەزانم زۆر برادران لە پێیان ناخۆشە مۆزوع ئەمریکیەکان لە ڕێگای کاک بافڵەوە پرۆژەیەکیان هێنا پرۆژەیەکیان هێنا پرۆژەکە پرۆژەیەک بوو من خۆم لە کۆبنەوەکە وتم پێشتر وەسعی کەرکووک وا بووە ئەخە پێش داعش خۆ پێشمەرگە لە کەرکووک نەبوو پێشمەرگە لە کەرکووک نەبوو بەڵام کە داعش هات پێشمەرگەش لەگەڵی هاتووان وتم پێش هین وا بووە پێشەوەی داعشەوانە بێتن بزەبت هین کەرکووک بەم شێوەیە بووە هینەکە زۆر وازح بوو ئێمە هەڵسانی سەرکردایەتیمان مەجموعەیەکی زۆر باشمان وەڵایی ژمارەیەک بوو هەمومان نیمزامان کرد کە ئەو پرۆژەیە ئێمە جێبەجێکن لەگەڵ ئەو پرۆژەیە هێزەکان ئیتر وردە وردە هاتن گەیشتنە ئەوەی ئیتر تەواو هین بێتن هەڵساین هەنگاوێکمان ناوتمان با لەگەڵ پارتیا دانیش بروسکە و برۆسکەکاری ئەوانە کۆبنەوەیەکمان کرد لە هی من خۆم لە کۆبنەوەکەم و کۆبنەوەیەکمان کرد لە دوکان کاک مەسعود هاتبوو کاک نێچیر هاتبوو هەموو برادران هاتبوون ئێمەش کاک کۆسرەت بوو کاک بەختیار بوو دکتۆر فوئادش بوو کە سەرۆ کۆمار بوو ئەیش هاتبوو لە کۆبنەوەکە بوو دکتۆر فوئاد هاتبوو نەتیجەیەک بەرێتەوە بۆ بەغا بۆ ئەوەی ئەو هینە نەکرێتن ئەو هجوومە بەو شێوەیە نەکرێت چونکە عێراق چۆنەڵێ مسخر بوو لەسەر ئەوەی بێتە ناو شارەوە ئێمەش زۆر هەوڵمانەدا بە جددی کارێکی وانە کرێ کەرکووک وێران کرێ کەرکوو شەڕیتیا بێ کەرکووک ئەوە بێتن ئەو بەرنمەیەمان پێ باش بوو بەرنامەی ئەمریکیەکان بەرداوی ئەمریکیەکان بەڵێ لە کۆبنەوەکە زۆر مناقەشەمان کرد کاک بافڵش لە کۆبنەوەکە بۆ کاتە کاک بافڵ بەرنمەکەی کرد و تێمە ڕێی ئێمەوانە پارتێکان هەندێکیان پێیان هین بوو تویان ئێمە ئاگامان لە مەلیە هەندێکیان شتیان با تە چاوەڕێکەین مادام هینە ئێمە ئەگەر بەرنمەی ئەمریکیەکان و هێزە هاوپەیمانەکان و با پێکەوە لەگەڵیان دانیشین قەناعەتمان پێ بکەم بزانین ئەم مۆزوعە چۆنە ئەجینا هین نەبوو ئەوەی کێشە نەبوو لەسەر ئەو مۆزوعە ئەوە نەهینیان کرد وتیان ئێوە چوونە بە تەنها ئەمەتان کردو ئێمە ئاگامان لە مۆزوعانیە هین بوو ئەلا کولین دکتۆر فوادش لە کۆبنەوەکە ئیلحاحێ کرد ئەیوت هەرچیەکەکەن ناو دەستور بێنن بڵێن لە ژێر چۆنەڵێ چەتری دەستورانە ئەوانە دوو برادر هەڵسان یەکێ لای ئێمەی چە لای ئەوان بچن مەحڵە هینەکە بنووسن ڕاگەیەنراوەکە بنووسن ئێمە ئەمانویست ئەوەی دکتۆر فوادەی لێەوە بخێنە ناو هینەکەەوە چەندێک ئێمە کۆبنەوەمان کرد دانیشتین ئەتوانم بڵێن ئەوە دوو برادر ڕۆیشتە نەگەیشتە نەتیجە بۆ ئەوەی ڕاگەیەنراوەکە بنووسن برادەکان لە ئاستی باڵا بوون بەڵێ لا ئێمە کاک هین بوو کاک بەختیار بوو دوای هاتنەوە شتێکیان هین کردبوو کە خوێندیانەوە من خۆم بێهین بووم لێت ناشە من خۆم زۆر بێتاقەت بووم تەواو عێراق هینەکە هجوومەکەی خۆی دەست پێکاوانە دکتۆر